ئەندامانی مەکتەب سیاسی بە گەرمی و بە سوپاسیەوە پێشوازیان لێ کردیە. ئەمە یەکەم سەردانایی برایانی پارتی دوای کۆنگرە کە لەسەر ئەحزابەکان هاتینە لای ئێمەش تاوان باسی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان و ناوچەکە باسی چۆن ئەو تەنگەژە و تەنگ و چەلەمە هەنە لە کوردستان و لەو دەر و بەرمان و چۆن هەمومان ڕۆل ببینین ئەمانە چارەسەری بکەین چۆن مراجعاک بە خۆدا چوونەوەیەکی هەمەلایانە لەسەر هەموو مەلەفات بکرێت و خزمەتی ئەم وڵاتە بکرێت خزمەتی ئەم هاونیشتیمانە بکرێت. ئێمە زۆر بە گرنگی سەیری ئەم سەردانەمان کرد و ئاڵوگۆری بیرۆڕای باشمان کرد و مکاشفە و بە سەراحەت و شەفافیەت هەموو شت گۆتران تەفاهمێکی باش بوو لەلای ئێمە زۆر گرنگە ئێمە ئەولەویەت بۆ هەموو کێشەکانی ئێمە بۆ هەموو خلافات ئێمە بۆ هەموو گفتوگوەکانەوە چی بکەین بۆ ئەم خەڵکە چۆن دەسەڵاتدارێکی یعنی بە مەسئولیت بە ئەمانەت عەدالەت بەرپا بکات چۆن کێشەکانی خەک چارەسەر بکەین چۆن خزمەتی ئەم خەڵکە بکەین و چۆن نمونەکی باش بین بۆ دەوروبەر و چۆن ئەم هەرێمی کوردستانە بپارێزین و هەمومان ڕۆلی ئیجابی ببینین و وا بکەین پێگەی ئێمە سوورەتی ئێمە وێنەی ئێمە لە لایەن دۆستەکانی خۆمان وێنەکی جوان بیت و باش بیت و هەرێکی ڕۆلی خۆی ببینیت ئەو ڕەوابط و عەلاقات و پەیوەندیانە بەرەو باشی بچیت چونکە منطقەی ئێمە ناوچەی ئێمە هەری ئێمە بەرگەی ئەو هەموو تەنگەژە و ئەو هەموو تەنگ و چەڵەمە ئەو هەموو گرێ و گرفتە ناکەت. زۆر سپاس. سپاس بەخێر بن هەموو لایەکتان زۆر سپاس بۆ مامۆستا خەلیل. لە ڕاستیدا ئێمە پێشتریش ڕامان گەیاند بوو کە ئێمە لە پاش کۆنگرە و بڕیاری کۆنگرە و کۆمیتەی ناوەندیمان هەیە بۆ ئەوەی کە سەردانی هەموو لایەنەکانی کوردستانی بکەن ئەوانەی کە بەشدارن لە پرۆسەی سیاسی و لەو ڕوانگەیەوە ئەم شاندی ئێمە بۆ یەکەمین جار سەردانی لە دوای کۆنگرە سەردانی برایانی یەکگرتووی کرد بە سوپاسەوە لە مستەوای بەرز پێشوازیان لێکردین و دانوستانی ئێمە و گفتوگۆی ئێمە لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ناوچەکە بوو و هەوڵماندا کە گوێ لە قسەکانی یەکتر و لە تێبینیەکانی یەکتر ڕابگرین وەکو مامۆستا خەلیل گوتی بەڕاستی ئەو مکاشفە و مساڕەحەی کە هەبوو گوێگریش هەبوو و تەفەهومیش هەبوو لەسەر ئەوەی کە دەبێت چۆن چارەسەر بکەن ئەو قسانی کە کراوە بۆ ئەوە نەبوو کە بەس تێبینی بە یەکتر بڵک بۆی کە ڕێگاش بدۆزینەوە چۆن چارەسەری ئەم کێشانە بکەن و چۆنیەتی با بڵێن زیاتر پەیوەندیکردن و لێک دوور نەبوون لە بینی پارتی و یەکێتی وەکو دوو حزبی نزیک لە یەکتر کە تاکو ئێستا بوون لەمەوە دواش بۆ شێوازە بێت هەروەها ئەمە تەنیا باسەکانمان نەبوو باسی ئەوەشمان کرد کە احتیمالە ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە بینی ئەحزابیش هەیە ڕوانگەی ئەوان بۆ چۆنێتی چارەسەرکردن چیە و ڕوانگەی ئێمە بۆ چۆنێتی چارەسەرکردنیە ئەوانە هەمووی ئەو بابەتانە بوون کە باسمان لێ کردوون و ئومێد دەکەین کە ئەو بەرنامانەی کە دامان ناوە لە گفتوگۆ لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەمە دواش بەردەوام بێت و زوو بۆ ئەوەی کە بتوانین ئەو کێشانەی کە هەیە چارەسەری بکەین هەروەها باس لە کۆی ئەم گرفتانەی ناوچەکانیش کرا کە ئەم هەموو تەحەدیاتانەی کە هەیە ئێمە چیمان پێ بۆ چۆنێتی چارەسەرکردنی ئەو بابەتەنەکە تەسەوڕ دەکەین هەردوو گلامان ئەو تەسەوڕۆمان لە دروست بووکە بە یەکگرتووی بە یەکریزی پێکەوەی و بە یەکتر قبولکردن دەتوانین بەرگەی هەموو ئەو تەحەدیاتانە بگرین کە هاتوونەتە پێش یان دێنە پێش گەڕانەوەی سەرۆک بارزانی و باڵ تاالبانی سەرۆکی یەکێتی شمالی کوردستان کێشەکان چارەسەر دەبن و کۆبنەوەی باڵا دەکرێت کەی ئەم کۆبنەوەی دەکرێت لەگەڵ یەکێتیکەی کۆ دەبنەوە کۆبنەوەی داهاتوتان لەگەڵ چێ دەبێت و کەی دەبێت کۆبنەوەکانمان بە پێی بەرنمەیەکە کە لەگەڵ هەموو لایەنەکان قسە دەکەین بەڵام ئەوە پێویستی بە جدولێکە و جدولەکە وەکوتم هەر وەختێک چوین ئاگدارتان دەکەینەوە سەبارەت بە کێشەی ئێمە لەگەڵ برادران ئێمە دەزانین کە تێبینی هەردووگلا لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ئیدارە هەیە و ئەم کێشان ئەم تێبینیانە باسمان کردووە کە دەبێت دابنیشین گفتوگۆی لەسەر بکەین بۆ ئەوی چارەسەر بکرێت ئێمە نامانەوێت کێشە کەڵەکە بکرێتە سەریەک بەڵکو دەمانەوێت کێشەکان چارەسەر بکرێت بۆیە ئەوەش پێویستی بەوەیە کە یەکتر بخوێنینەوە لەگەڵ یەکتر قسە بکەین و یەکتر بدوێنین
و چارەسەر بۆ کێشەکان بدۆزینەوە. من بەهرۆز فەریدون لە تووڕی میدیار و داوکاک مەحموود پێم بڵێن کێشەی سەرەکی پارتی لەگەڵ یەکێتیدایە ئایا کێشتان لەگەڵ یەکگرتووی یا لەگەڵ حیزبەکانی دیکە هەیەوا لەگەڵیان کۆ دەبنەوە پرسیاری یەکەمم پرسیاری دووەم پرسیارە جواب دەمەوە ئێمە لەگەڵ یەکگرتو کێشەمان نییە بەڵام هەر سەردان و ڕێی وەرگرتن لەوەی کە ئەگەر لەگە شوێنێکی تری کێشە هەبێت هەماهەنگی بکەین بۆ ئەوەی کە ئەو کێشانە چارەسەر بچکە وەکو حیزبێکی گرنگی ساحەی سیاسی و بەشدار لە پرۆسی سیاسی یەکگرتو ڕۆڵی هەیە و دەتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لەو بابەتە بۆ ئەوە کە ڕوانگەی ئەوانش بۆ چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی دیکەش بزانین ئەو سەردانەمان و هەروە زیاتر پەیوەندەکانمان مکۆمتر و تند و تۆڵتر. پرسیاری دووەم لە یەکێتی داوا دەکات نێچیروان بارزانی وەکو جێگیری سەرۆکی پارتی بەشدار بێت لە کۆبوونەکان وەکو لایەنێک نەک وەکو سەرۆکی هەرێمی کوردستان یعنی بە بێلایەنی ڕای پارتی چیە لەم بارەیە؟ ئەمە ئەومان لە ئەعلامەوە بیستوە جوابی شتی علامی کاک محمود ئەوی بەرتیم ژومی هەولێر پێم خۆشە پرسیاری بۆ بکەم ماوەی دوو ڕۆژی ڕابردوو دۆخکە ئاسایی بۆ پێ و نێوانێشێتی پارتی بەڵام شەوی ڕابردوو وەڵام کار نێوان تیمی ئێوە و وێشێتی هەبوو لە ئەنجومەنی وەزیران ئەمە بۆچی ڕوویدا ئەم وەڵام کار لەوان بپرسەوە ئەوە تیمی یەکێتی بۆ تیمی پارتی بۆچی ئەم ڕاگەندرا لە هەردوو تیمەکە بپرسە بۆچی ڕوویدا. کاک محمود هێرش قادرم لێ ناتی ئێوە لەگەڵ یەکێتی لە ناو حکومەتان لەگەڵ یەکێتی پارلەمان ماوەی تەمەنتای پارلەمانتان درێژکردێتەوە لەگەڵ یەکێتی لە شتێکان ناخۆشیەکان لەسەر چی ئێستا ئەوەی کە هەیە بۆچی ناگەنەوە بۆی کە بێنەوە ناو ئەنجومەنی وەزیران و کۆبوونەوەکان ئەمە پێشتر ڕامان گەیاندووە کە ئەگەر تێبینیشمانە تێبینیەکانمانی ئەوە نییە کە لە مخاطبەی لە ئەعلامەوە مخاطبەی یەکتری بکەین بۆیە پێویستمان بەوەیە کە هاوکار بین و کێشەکان سەر بکەیت بۆیە زۆر سپاسان دەکەین و ئینشاءالله تا ئێستا نەتانتوانیەوە کاتێک دابنێن